باشە دکتۆر لە نەورۆز لەدایک بووی لە چی؟ لە ڕۆژی نەورۆز لەدایک بووی شەوی نەورۆز شەوی نەورۆز باشە و کۆمەڵێک توێژینەوە و بابەتیشت هەیە لەسەر نەورۆز بەڵگەی کوردیبوونی نەورۆز چییە؟ وەڵاهی گوێ لێ بێ ئەم کوردە خۆی بێ لە خۆی بپرتێ بدانێ بۆ تەنها کورد ئاگرەکاتوە لە نەورۆزدا میلەتانی خۆ دە وڵاتی تر نەورۆز دەکەن بەڵام ئاگر ناکەنەوە بۆ هەرێمە ئاگرەکەینەوە حەقیقەتی تاریخی نەورۆز چییە؟ ئەوسا شاخ و چای زاگرۆز هێندە سارد بووە من باسی 6 ساڵ 10,000 ساڵ پێشەکە هێندە سارد بووە کە دەسانەهات ئەو خەڵکەی کە لەو زنجیرە چاخانە بوون بە تەمای ژیان نەبوون لە سەرما یا لە سەرما یا لە بەرسا ئێدی بەفرێکی زۆر دەباری هەر کەسێک لە ناو ئەو شاخانە بیدی بە ئاو لە ژێر بەفری کۆمەڵ و ڕێچکەی بەستەوە و دێتە هاتوۆتە دەرێ ئەوە مژدەی ئەوە بۆ کەوا بەڵێ دەستان تێپەڕی ڕۆی بەفر دەستی کردووەتە تواندەوە ئەو ئاوە نیشانەی بەڵگەنامەیە کەوا دەستان مەرگ تۆ لە مەرگن نەجات بوو کابرا یەکەم جار ئەوەی دیە چووەتە سەر شاخێ لە بەرامبەر خۆی لەوێەوە ئاگرێکی کردووەتە بۆ ئەوی خەبەر بداتە ئەو لە پێش هەموو کەسا دیوێتی بۆ ئەوی خەبەر بداتە دوورتر کە ئەو ئاگریان بدی بە ئەو شاگرێکی کردو دەیزانی کە دەستان تێپەڕی ئیتر هەروە ئەم ئاگرە ئاگری نەورۆز کە ئێمە ئەیکەینەوە لەمەوەیە لەو یەکەمین ئاگرەوەیەکەوە لە مەرگ نەجاتت بووە میلەتانی تر بۆ نایکەن لەبەرەوەی سەرەتای ئەم خەبەر و هەواڵە لە کوردستانەوە دەرچووە گەیشتوتە میلەتانی تر بەو شێوە نەورۆز سەرەتا و کانگەی حەقیقەتی نەورۆز لە نێو میلەتی منایە و بۆیە ئێمە خاوەن ئاگرەکەین ئەوان نین کەسیان نین نە فارسەی کاتۆ نە ئەفغانەی کاتۆ نە ئەواسەتی ئاسیا ئاگرە کاتۆمانە هەمووی پەیڕەوی جەژنی نەورۆزن ئەم میلەتانە بەڵام ئەوان ئاگر ناکەنەوە هەر ئێمەیکەینەوە هەر ئێمەی کوردێکینەوە ڕاستە ئەی دکتۆر دەربارەی کاوەی ئاسنگەر چی؟ من نازانم ئەم کاوە لە کوێوە ئەتۆ گوێ لێ بێ بەڵێ ئێمە ئەوانەی ئاگاداری شانامەی فیردەوسی بن شانامەی فیردەوسی 6,000 بەیتە ئەم 6,000 بەیتە تقریباً قارەمانی سەرەکی تایە و حدودی 50 قارەمانی سەرەکی تایە یەکێکیان ئافرەتە بە 49 قارەمانانی ترن بەڵام سەدان قارەمانی لاوەکی تیادایە یەکێک لەو ناوانە کە ناوە برێ کاوەیە لەو 6,000 بەیتە 33 بەیتی دەربارەی کاوەیە 33 بەیت سەیری مقایسەکە حەجمەکە چییە 33 بەیت بۆیە ئەم کاوەی لای ئێمە ئەگەر کاوە قارەمانێکی وا بواە برافارسەکانمان هەروە بە ئازانییاندا کوردە بەدبەختەکە لە کاتێکە نووسینی شانامەشی ئەوان بێ نەخێ فکری لێ بکرد فکر هیچ منطق نییە ئەمە ناچێتە گاڵتەمان پێکەن وەڵی من لەوێ تەخەڕۆژم کردووە هەر نەمێرا باسی نەورۆز بکەم باسی کاوە بکەم ئەبەتەن چۆن کاوە لە بەردەستی ئەچێ و قارەمانێکی لاوەکی ناو شانامە بووە ئێمە ئەم چەقسۆمان لەکوێیە ناو سەری ئاژەهاک تازە ئاژەهاک کوردە ئاخری پاشای مادەکانە
لێراوە کە من کتێبێکم نووسیوە دەربارەی ئەمە ئایا کاوە زوحاکی کوشتووە کاوە لەوێ وەختێک حکایەتی کاوت بۆ بگێڕمەوە وەختێک مستەشارەکانی ئاژدەها کە ئاخرین پاشای مادەکان بۆ پێشنیارەکەن بە ئاژدەهاک دەڵێن شاهنشاها خەڵک ناڕەحەتە لە سیستەم و ئەوانە دێت ئەویش ئیجازەدا تەوان ئەمە ئەژدەهاکی فردەوسی ئەڵێم نەک ئەژدەهاکی خۆمان ئەژدەهاکی ینی زوحاک فردەوسی دوو ماری لەسەر شانی ئەژدەهاکی دیوار لە دیواری کوردی بەدبەخت نزمتری نەبینیوە کە ئاخرین شای زنجیرە دەسەڵاتێکی کورد ئەوە کردێتی ئەو دەعبایە کە پێڵێن زوحاک دێت کاوە دێت بۆ لای شاه وەکو خەڵک ئەڵە شاهنشاها من 23 کوڕم بووە 22یان سەر بڕاون و مێشکیان دراوەتە دەرخواردی دوو مارەکەی شانتە ئەوی چەپڵێ لێداڵێ ئەوەیە بدەن و با بڕە یەکسرە ڕۆ بۆ لای فەرەیدون تەمەن ئەمە ئەستۆرەی ئەمانەیە کە ئەیڵێم بەڵام حەقیقەتی تاریخی چییە؟ حەقیقەتی تاریخی ئەوەیەکەوە ئاژدەهاک ئاخرین پاشای مادەکان بووە ئێمەی کورد دەڵێ نەچنە سەر مادەکان لە کۆرشی هەخامنشی لەگەڵ هارپاکی ڕئیس وزەرای ئەمە تاریخە ئەمەی ئەڵێ لەگەڵ ڕئیس وزەرای مادەکانە ئەتیفاقەکە کودتایەکەکەن و ئەژدەهاک کە باپیرێتی بەڵام کۆرش کچەزای ئەژدەهاکە یعنی دایکی ناوی ماندانایە ماندانانە کۆرش کوڕی ماندانایە ئێدی ئەژدەهاک ئەگرێن دوای 6 مانگ ژارچێژەکەنەوەی کوشتن ئەمە واقعەتی تاریخیە ئەوشی گێڕام و ئەفسانەیەکەوە فێردەوسی وای لێ کردووە ئەژدەهاکی کردوتە ئەو دەعبا کە مار بەسەر شانوێتی و ئێدی ئەمە تەنیا ئەفسانەیەک و بەڕاستیش پەیوەندی بە نەورۆز و ئاگری نەورۆزەوە نییە ئطلاقاً ئەبەدە ئێمە تێکەڵمان کردووە تێکەڵی ئایتر وەک زۆر تێکەڵمان کرد خەڵکی باشە دکتۆر ئێستای تەلارسازی لە کوردستان چۆن دەبینی؟ لەکوێ لە کوردستان ئێمە کەی تەلارسازی هی خۆمانیا هی خەڵک خۆمان نیمانە ناوەڵە ئەی دکتۆر جار بەجددی ئەو هەموو بینە بەرز دەکرێ و تەمەشا دەکەی بەڵام بێگیانیەک لە ناویاندا هەیە خانم تو گەلێ بێ من ئینسانێکی ئەکادیمیم لە بیرمە چەند ساڵ پێش تقریبا وا کردی 25 ساڵ پێش هاتم کۆڕێکم لێرەدا زۆرتر لە 25 ساڵ 27 ساڵ پێش کۆڕێکم لێرەدا ئەو وەختە لەو قاعەیەک بوو دەربارەی تەلارسازی حتا مەلا شکر و مەلا جەمیل ڕۆژبەیانیشم لەگەڵا هات لە بەغداوە هیچی کۆڕێکمان کرد یەکێ لە قوتابیەکان هەڵتان کوڕێکی گەنج بوو هاتووتی کو معماریمان نییە ئەوە نییە قڵای هەولێر منی شوتم باشە ئێستا تەوزیحت بۆ دەم قڵای هەولێر ساختمانەکانی بە حەقەت 200 ساڵە 300 ساڵە بەڵام کوردی نییە ئەبەدە هی ئەمە نییە لە یەک خانووە
فارسی تایە عوسمانی تایە ئیسلامی تایە دەرگاکەیش چییە سەقفەکەی چییە ئەمە هی ئەوە نییە کە هی منی کورد بێ ئێمە نیمانە معماریمان نییە وەکو بە ناوی معماری کوردی بەڵام من 15 ساڵ 17 ساڵ پێش ئەو بانگەوازەم کرد جەماعەت دەست ڕۆیشتوان با ئێمەش بووینە خاوەنی یەکەمین هەنگاوی تەلارسازی یەکێ لە شەقامەکانی هەولێر یا سلێمانی یا دوهۆک تەرخان کرد بۆ ئەوەی کەوا بە 5-6 مەرج 1 2 3 4 5 6 7 هەر بچەنێک هەر کەسی ساختمان لێراکە شارەوانیە بێ ئیجازی نەدا ئیلا بەم 5 مەرجە نەبێت میلەتانی تری وا دەستیان پێ کردەوە وا دەستیان پێ کەس هەر گەی لێ نەکرد ئێستاش درەنگ نییە ئێستاش درەنگ نییە ئێستاش دەتوانین ئەو کارە بکەین کە ببینە خاوەنی یەکەمین هەنگاو یەکەمین هەنگاوی شتێک دەستپێکێکی هەیە بەڕاستی ئەوجا چەندی زوو دەستپێکی باشترە لەوەی چەند ساڵی کەی بەسەردا بڕواتە من تقریبا ئەتوانم بڵم 90 ساڵ پێش دەست پێ کرد ئەم بانگەوازم کردو بابێ مەسەر ئەو پرسیارە تێڕوانینی بەڕێستان چییە بۆ سەرچاوە مێژوویەکان بۆ گێڕانەوە مێژوویەکانی خۆمان تا چەند لە ئاستێکی زانستی دەیبینی خانم ئێمە تقریبا چەند کۆلێجی مێژوویمان هەیە زۆر تقریبا ئەتوانم بڵم ڕەنگە 40-50 کۆلێجی مێژوویمان هەبێ مێژوو دوونەوە مێژووی تازە لەیراوە تا 1000 ساڵ پێش پێڵێن مێژووی تازە لە 1000 ساڵ لەوە بەرەوە پێڵێن مێژووی کۆن ئێمە دەربارەی مێژووی کۆن من ئەگەڕێمە بۆ هێرۆدۆت مێژوونووسی یۆنانی کە باسی پایتەختی ئەکپاتاناکە کە پایتەختی مادەکان بووە ینی ئەڵێ من شەرمەزارم ئەوەندە جوانیم لەوا بینی و لە وڵاتێکی خۆمان نەمبینیوە بەڵام ئەوەی کە هێرۆدۆت باسێکە مێژوونووسێکی کورد یەک خەتی پێ ئیزافە نەکردووە لە ماوە دوور و دێرە مێژوونووسی ترمان بووە بەڵام زۆرتر بە هەڵیان بە شان و باڵی عەرەبا هەڵیان داوە تا میلەتێکی خۆی ئێستەش من نازانم من مێژوونووس نیم بەڵام دەتوانم باس لەوەی بکەم ئێستش مێژوونووسەکانمان زۆر سەرکەوتوو نین لە حەقایقی تاریخیە ناوی کەسیش نابم بەڵام ئەم باسەم لەگەڵ زۆر کەسا کردووە من زمنیم یەکێکیان دکتۆر هەلاکوی ناوی کەس نابم باشە دەستت خۆش بیتن دکتۆر جان بەڕاستی ئەمە دەزانین و شانازیش بە بەڕێستان دەکەین مێژوویەکی کۆن و جێرینت هەیە و ماڵەکەشت وەکو مۆزەخانەیەکی نیشتیمانیە بەڕاستی و بێگومان لەوانەیە زۆر بەڵگە نامۆ و زۆر شت هەبێ نهێنی کە ڕەنگ بێ هێشتان باست نەکرد بێ دەمێ بزانم هیچ شتێک هەیە بتێت لە ڕێگەی پرۆگرامەکەمەوە باسی بکەیت کە تایبەت بی لە لای خۆتەوە مێژوویەکی کۆنی هەبێ ئەوسانێ من زۆر نێنی خۆمم پێ تووتووە یا بیستە پێشتۆم سوالانیان کردووە نهێنی من بووە بەڵام ئێستا و نهێنیانە بۆتە هی خەڵک بۆ بە هی خەڵک منیش باوەڕ ناکەم ئیلا شتێکی تایبەت بە خۆم نەبێ نهێنێکی ئەو تۆم نییە کە بیشارمەوە ئەوەی بزانم پەرژەوەندی میلەتەکەمی تیادایە دەیڵێم باشە با ئەو پرسیارە بکەم ئیشاڵڵە تەمەند درێژ دەبێ ئیشاڵڵە ساغ و سەلامەت و تەندروست دەبی دکتۆر ئێرە شوێنێکی ئەوەندە جوانە ئەوەندە مێژوویە ئەوەندە مۆزەخانەیەکی نیشتیمانیە لە دوای خۆت ئامانەتی چی دەکەی ڕاستت بێ ئەم پرسیارە هەر تۆ نەتکردووە زۆر کەس کردێتی و جوابێکی وام نییە کە بتوانم
هەم گوێگرەکان تەماشاکەرەکان گوێگرەکان قانعەکەم و هەم خۆمیش قانع بکەم گرفتەوە گرفتە ئەمە بەڵام یادی بەخێر دلۆڤان بارزانی پێش وەفاتی بە 3 مانگ 2 مانگ وەڵا هات بۆ ئێرە وتی ئەیرا بدەرێ ئێمە بیدەرەیانی دەوڵەت بەڵێ وتم بۆ بیدەم وتی من ناتوانین ئەمە دروستکەین بەڵام ئەتوانین گەورەی کەینەوە وتم کاک دلۆڤان من کتێبم هەیە 700 ساڵە ئەوە تا زەنگۆڵەیەکم پیا کردووە دوای ئەگەر ممکنە ئەو وێنەیە بگرن زەنگۆڵەیەکم پیا کردووە بۆ ئەوەی کەوا ئەوانەی دێن سەیری کتێبەکان مەکەن دەست ئەوەی کردووە دانە ئەو کتێباکە 700 ساڵە سەرۆتی میلەتەکەی منە یەکێ کتێب باخەڵی و ڕۆی فرۆشتی لە کیتی میلەتەکەمە چێ وەنا بەدڵنیاییەوە ئێوتم باشە من ئەمانەش جێ بێڵم بە تاکید من خۆمە العان نگرانی ئەوەم من کچێکمەیە و کوڕێکمەیە هەردووکیان زۆر گرنگی بەم مەسائلانە نادەن بەڵام من زەحمەتێکی زۆرم کێشاوە بۆ ئەوەی کەوا میلەتەکەم کە بزانێ ئەویش خاوەنی شتە دوای خۆم ڕاستەکەی گرفتم هەیە فکرم جا یادی بەخێر کاک دلۆڤان وتی من خۆم لەیرا دانیشم پێوتم باش بە مەرجێک خۆمی تیابم تام ماوە کە مردم قەرەبووی مناڵەکانم بکەنەوە هیچ تەڵەبێترم نییە وەنا ئێستش دەوڵەت دەسەڵات کێ هەر کێ بێوێ عینی شەرتمەیە بۆی بە مانجێک خۆمی تیابم جارێت تا ئەم چەند ساڵە ماوین مەرگ بە دەست خوایە بەرحاڵ ناڕەحەتی ئەوەم کە ئاترسم دوای خۆم سەری تیا بچێ من ئەزانم شتێکە دام ناوێ ئەگەر 3 سانتیمەتر یەکێ دەستی لێدایەوە لە ئەزانم سەری بکەم ئەزانم بەڕاستی ئەو بەڕێزە بەر لۆی دەست بە بەرنامەکە بکەین باسی کرد گوت ینی دەستکاری هیچ مەکەن یەک تۆز شتێک بجوولێ کاخەسرۆ ئەزانم یانی ئەوە نییە ئەوە من بە خۆم دام ناوە داناوە خۆم هاتوومە ڕێکم خستووە حرەکەتی پێ بکرێ دەزانم یەکێ دەستی لێتە وەکو منداڵی خۆت وایە وەڵی خۆ عینی مناڵم گەورە بێ ناتوانم هیچی پێ بڵم بەڵام ئەمانە تا ساڵ بێ جوانترەوەن لە عقلی منە و لە عقلی خەڵکیشە بەزیدی ئەو هەیە و شتانە چەندی کۆنتر بێت جوانتر دەبی و نرخیشان زیاتر دەبێتن دکتۆر باسی نەورۆزمان کرد بیرم چوو ئەو پرسیارە بکەم دەڵێن گۆرانی نەورۆزی حەسەن زیرەکی خواڵی خۆش بۆ بەڕێست لەسەر داوای بەڕێستان ئەو گۆرانیە گۆترایە ئەو چیرۆکە چۆنە و بابەتە زانی چی با ڕازگۆ بووم حەسەن زیرەک خۆی کابرایەکی ئەملاق و کابرایەک بوو لێ هاتوو بوو بە حەقیقەتیانی من ئەو وەختە پێشمەرگە بووم خێزانم دەستگیرانم بوو ماڵیان لە کرماشان بوو خێزانم کچی داوبەگی جاف بوو ڕێیسی عەشرەتی جاف بوو منش پێشمەرگە بووم پێشمەرگەیەکی کوڵکنی پڵکنی چڵکنی سپێوەنی پێشمەرگەی ئێمە 2 مانگ جارێ ڕۆنمان نەدەدی من باسی ئەو وەختاکە ئەچووم بۆ کرماشان بۆ ماڵی مامم زۆرتر بۆ لای دەستگیرانەکەشم بە حەقیقەت ئەدی
ساڵی جارە دوو جار ئەڕۆیشتم دوو سێ جار ئەو وەختەش پێشمەرگە بیان گردایە لە ئێرانە ئەعدامیانە کرد ئەو سەردەما بەڵام من وەک پێشمەرگە نەدەچوو من هەروە وەکو کرێکارێک جلی کرێکاریەوانە مەکردە بەرەوە بەڵام لەگەڵ چاوساقا بە ئەوە بڵێم لەوێ من حەسەن زیرەکم بۆ یەکەمین جار بینی بەڵام جاری سێهەم بوو یا دووهەم بوو نازانم پێم وت وتە باشە تۆ بەم دەنگەوە بەم ئیمکانیات و ئەم مۆزیسیانەوەی هەموو لەژێر دەنگی توایە ئاخر وەختە ڕادیۆ کرماشان جێگەی ئەوە بوو خەڵک لێ بگەی وەکو گۆرانی و ئاهەنگەوانە بۆچی نەورۆزێ ناڵێ وتی ناوێرم باشە نەورۆز جەژنی ئەم ڕەسمی حکوومەت تۆ توانی کەلیماتەکانی بگۆڕی گۆرانی نەورۆز بڵێ وتی وەڵایی فکرێکی چاکردا پێم ئەمە کەوتە بین من و حەسەن زیرەک دوای ئەوە ئەو گۆرانی هاتووت وەڵایەمە دیارە حەسەن زیرەک وەکو مسەجیل وایە هەرچیت پێ بوو تا خۆ لە مێشکە تەسجیل دەکرا ئەمە تاریخەکەیەوە هۆکارێکە بوو دەستت خۆش بێ دکتۆر وە بزانم دوایین بەرهەمتان زوڵقەرنەین بوو نەخێر دەمێ بزانم لە دوای ئەو چی بنووسیوە لە دوای ئەو ئێستا من لە دوای ئەو مەحموود پاشای جافم نووسیوە هەزار پڕەیە و من و خۆم و خەڵکم نووسیوە من و خۆم و خەڵک ئێستا کتێبێت ترم نووسیوە خەریکە چێتە ژێر چاپ بە ناوی قوفڵ و ئەم کتێبی قوفڵە هەم بیرەوەری هەم ڕەخنەی ڕوخێنەر نا ڕەخنەی سازەندە یعنی ئەلان مەسەلەن تۆ ئەگەر بەردێکت لەسەر بەردێ دانایە من بۆ ئەو دوو بەردە فڕەدەمەوە بڕێ نادەم بەردێکی ترەخەمە سەری بۆ شێوە من فکرەکەمەوە بەڵام ئەگەر ڕەخنە قبوڵ نەکرێ سازندەگی ناوێت ئەبەتەن بۆیە دەڵێم ئەوانەی کە خۆیان بە بەرپرسیارەزان نەخچە چنگیان ناوەڵەکەن با ڕەخنە قبوڵکەن ڕەخنەی سازەندە من یەکێکم لەوانە ڕەخناگرم ئێستا وەڵام ڕەخنەکانم سازەندەیە ڕوخێنەر نییە ئەی دکتۆر خۆت ڕەخنە قبوڵ دەکەی من جنێویشم پێدراوە قبوڵم کردو ئەرێ ڕەخنە سەرەتا گوێ لێ بێ سەرەتایی کە هاتمە من بێ پێش 40-50 ساڵ ڕۆمانی کۆردەرەم نووسی خەڵکا کە کردمیانە دز خەسەوجام لە کە برسێتی دیوە کوورە دەماخسس من پێشمەرگە بووم من پێشمەرگە بووم لە کە برسێتی دیوە ئیتر دوای ئەوە من 130 کتێبەکانم 140 کتێبی چاپکراومەیە بڕێک کتێبمەیە 25 بەرگە ئاوە بینی ئەوە دایرەتەل مەعارفە 25 بەرگە 47 ساڵ تیاییشم کردووە مێژوێک یانی مێژووە بەهەرحاڵ خۆ ئەو برادەرانەی کە مەدالیای ڕێزلێنان لە لاهایە کە نەملی من ئەوانە من باشە ناسن بەس ملەتەکەی خۆمان زۆر کەس بە کەس نییە لەبەری ئالی خۆندنەوە نی تەحەدا کەمە الآن سەدی 98 ئەم ملەتە الآن لە ساڵێکا کتێبێک ناخوێنێت لە ساڵێکا یەک کتێب ناخوێنێت هەر خەریکی ئەو مۆبایل و
پەنجەتی هەڵدانێ لە شوێنێک باس لەوەش دەکەی دەڵێ من کتابی نادەمە نووسەرەکانی خۆم ناندەمێ نا بەرەو لە ساڵە کتابێک ناخین ناندەمێت دێن باوەڕم پێ بکەن دێن کتێبێکیان نادەمێ کە کتێبێکم دەرەچێ ئەزانم بۆ ئەوەی نییە بیخوێنێتەوە بۆ ئەوەیەتی بڵێ خەسەوجاف کتێبی بۆ ناردووم یان بڵاوی بکاتەوە لە سۆشیال ناخێر بۆ کتێبی بۆ ناردووم وەڵڵاهی شاق دەرکی کتێبێکت نادەمێ بەڵام ئەیدەمە گەنجێک ئەیدەمە کتێبخانەی لادەیەک ئەیدەمە کتێبخانەی کۆلێجەکان زانکۆکان من خۆمەوە نانێرم بۆ ئەوان ئەزانم ئەو تەلەبەی ئەوێژ ناخوێنێتەوە بەڵام لێگەڕێبا هەر لەو کتێبخانانە بوێ ڕۆژێ لە ڕۆژان خەڵک ئەم تۆرانەی کە ئێستا لە کتێب هەیەی و لە خۆندنەوە هەیەی ڕۆژێ لە ڕۆژە قسەکانم تاوکەم خانم کە ڕۆژێ لە ڕۆژان ئەو خەڵکە ئاشەبێت و لەگەڵ خۆندنەوە ئێستا نا لەبەرەوە ئێستا زەمانی خۆندنەوە نییە مەرحەلەی خۆندنەوە نییە گرنگی بە ڕۆشنبیری نادەن گرنگی بە خۆندەوار نادەن گرنگی بە ئەسڵی کتێب نادەن کەواتە ئێتر من خەفەتباری ئەوە نیم چون گەیشتومەتەوە قەناعەتە کە ئەم حاڵەتە ئێستا وایە کەی چاکە بێ کەی ئەویان من نازانم ئەویان بەڵام ئەو میلەتە سەرەتا سەرانجام بە خۆیان چێتۆ هەر کەسی وازانێ ئەمە ڕەخنەیە منەیگرمی یا قسەی حەقیقەتەکەم من قسەی واکەم کە بابە ئەو میلەتە ئێستا ڕۆشنبیرانی لە ئەو پەڕی وەزعی ناجۆریان بڕێکیان محتاجن من هونەرمەندانە بینم زۆر بڕێکیان ئەسەن نانی نییە بیخوا لە قەرنی بیستویەکی چارەکێکی بیستویەکی شتێ پەڕیوە دەی خانم ئێستا سوالەتر هەر بەڕاستی ئەوجا دکتۆر خەرک لە وڵاتان بە هونەر پێش دەکەویتن هونەرمەندانیان لە خۆشترین ژیان دەژین بەڵام بەداخەوە کە باس کرد لە سەدەی بیستویەکەمین و چارەگەتی ڕۆیشتە کەچی هونەرمەند هەیە بەجددی نانی نییە بخواتە ئەمە نەقسە بە تاکید نەقسە زۆر باشە دکتۆر بابێ مەسەر ئەو پرسیارە لە ژیانی زۆر بەماندا و بە تایبەتی لە ژیانی پیاواندا ئافرەتێک هەیە ڕۆڵێکی زۆر باش دەجێڕێ لە ژیانی ئەو ئافرەتاوا دەکا ئەو پیاوە لە لێهاتوویەکانی لە زیرەکیەکەی نەکشێتە دوا و بەردەوام بەرەو پێش بچێت لە ژیانی خەسرەوجاف خورشیدە خانم دەکرێت بپرسم چ ڕۆڵێکی هەبوو لە ژیانی ئێوەدا و دوای نەمانی چ بۆ شاییە کەوتە نێو ژیانی ئێوە باڕاست کۆ بووم لەگەڵ تا خانم من ئینسانێکی جڕ بووم ئینسانێکی شەڕەنگێز بووم ئینسانێک بووم زۆرتر بە دوای شەڕ و هەراوبەزما بوو ئەو خانمە وای لە من کرد بوومە خەسەوجاف ئێستا یەکێک قسەی ناشرینیشم پێ بکات دەنگ ناکەم تەی لێ بوو دەنگ ناکەم من قەرزاری ئەو خانمەم ئێستا ئەو 5 ساڵ و 8 مانگ و 11 ڕۆژە وەفاتی کردووە هەموو سەرمانگێک هەموو سەرمانگە 1000 کیلۆمەترە بڕم لە بەرەوەی مەزارەکەی لە کەلارە 500 کیلۆمەتر ئەم سەر 500 ئەو سەرەکە 1000 کیلۆمەتر ئامۆزاشم بوو 54 ساڵ پێکەوە ژیای باشە من 54 ساڵ وەفای خانمێک کە لە بوون و نەبوون و بێپارەیی و بێوڵاتی و بێدەوڵەتی و بێ هەموو شت لەگەڵ منە هاو بەش بێ من چۆن ئەو خانمە لە بیرەکەم من خەرزاریەوە وە تەمەنی درێژی بۆ ئێوە ئیشاءالله جێگا و مەکانی بەهەش بێ ئێستا لە هەموو کاتێک خۆشتر بێت بێگومان ئازیزان قەت لە بیر ناکرێن دکتۆر گیان ئەم زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ پرۆگرامم لەگەڵ بەڕێستان ئەنجامدا
هیوادارم بێزارمان نەکردبێ و بەدڵت بوو بێ پرۆگرامەکە. بەرحاڵ چی تێ لە کۆتاییدا بۆمان؟ من دوعای سەرکەوتنتان بۆ ئەکەم و بۆ هەموو میلەتەکەشم. فقط ئەوەی ئەڵەم تامڵکردن تەحەمڵکردن یەکێکە لە مەرجەکانی ئینسانی پێگەیشت و تێگەیشت. ئەبێ ئێمە تەحەملێ زۆرتر بکەین، بەڵام ناکرێ هەر چینی ناوەڕاست ڕۆی تێپەڕی هەموو بۆتە فەقیر. ناکرێ هەر چینی هەژار تەحەملی بکە، ئەبێ چینی دەوڵەمەنیش بەخۆیان بچێتەوە، خۆیان بچێتەوە کە بزانێ ملیۆنەها هاوڵاتیت لە محنەت هەیە، لە نەداری هەیە. گەیشتۆتە قۆناغی ئەوەی کەوا سەختی ژیان تەنگی لێ هەڵچنیوە. ئێدی تۆ چی شانازیە بۆ دەوڵەمەنی خۆتەوەکەی؟ کام شانازی؟ وەختیا بینی دەرو دراوسێکەت خەڵکەکان دەوانەی دەیناسی لە محنەتێکی ئاوادان، تۆ هیچ شانازیەک بەدەست نایەنی، مطمئن بە. دکتۆر هەر بەڕاستی ئەگەر خەڵک میلەت بگاتە قەناحەت بۆ قسەی جەنابەت ئەوها نابین بەڕاستی زۆر دەچینە پێشەوە و ژیانەکەش بە تەواوی دەگۆڕێ. ئومێدەوارم بەخوا نەبشتنەوە. ئینشاڵڵا دەستت خۆش بێم، دووبارە زۆر سوپاس دەکەم، دەستت خۆش بێ. خۆشەویستان سوپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەرمان بوون تا پرۆگرامێکی دیکەی چیرۆکی من خواتان لەگەڵ.